کۆبنەوەی بایدن و ڕێبەرانی هاوپەیمانی ناتۆ. مناڵانی ئەفرین و کار و ناڵەباری ژیان. پیاوێکی 70 ساڵە یارمەتی دراوسەکانی دەدات. تەماشاچی خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەڕێوەی کورد کۆنەکشن سەشەممە 15 مانگ 6 ساڵە 2021 درودە هاوکارم ساڵە دەمێجار و من جانەدیلان پێشکەشتان کەیم ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوانە سەر. سلااو ڕێز سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ بە هەفبەندێن خۆیان یەکێتیا ئەوروپیرا کۆم دەبە پشتی بەداوی ئانینا کۆمجیڤینا لەگەل سەرکردەی ناتۆیە دۆه دشەمێ و بەری کۆمبوونەویە پلانکیری سبا چهارشەمێ لەگەل سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین. پشتی جڤینا گروپا G7 لە بریتانیا جڤینێک دن بوو بەهێزکردنا ترانس ئەتلانتیک هەبوو vê carê لوتکەیە هەفپەیمانیا ناتۆیا لە بروکسل بوو هەر سه هەواڵاتên ئەندام تەکەز لەسەر هەڤالبەندیە لەشکەری کرد یاک و ئەوروپا و ئەمریکا باکوور بە هەڤڕەگرێ دەدا. بتایبەت demê rejimên otorîter yên wekû Rûsya û Çînê dijberiya sîsteman nav neteweyî ya bingehîn dikin. سەرۆکی ئەمریکا جو بایدن جڤینên ناتۆ یا دوشەمبێ و یەن یەکێتیا ئەوروپا سێشەمبێ وەکە دەلیڤە دیش بوو کۆمکردنا پشتەوانیە بۆ سەردەریکردنا لەگەل پەکین و موسکو بەری ڕۆژا چهارشەمبێ لەگەل سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بجڤە. رووسیا û Çîn hewl didin destixupa bijin di hevkara me ya Etlesî da. Em dibînin ku çalakiyên siyaberanî yên xerabkar zêde dibin. Lê bingeha hevpeymaniya me xurt e. هەفپەیمان ئامادەکاریان بەهێز dikin ji bo bersîngirtina çalakiyên Moskû ji wana hêrişên elektronî û destxistina nava hilbijartinan û temakariyên xwe berfirehkirinê. Civîn ji bo serederiya li gel Çînê jî hebûn lê astekî kêmtir da. Serokê Fransa Emmanuel Macron got têkeliyên bi Çînê ra ji çarçova hevpeymaniya NATO ya leşkerî wê vetir e. Il est stratégique, il est de valeur, il est technologique. Ew aboriye, stratejiye, xwedî nirxe, ew teknolojîk e, ew bi çi awayî nayê guhertin. NATOya ku niha çendîn dijwarî lê pêşiya wê ne. Lîderên Ewropî ji helwesta pêgiriya serokê Amerîka Joe Biden kêfxweşin ku di 4 salên borî da di serdema Donald Trump da wiha nebû. Wî gotibû dema NATO derbas bûye û gilî kirbûn ku Amerîka bû NATO gelek peran dimezêxe. ئەم شوێنە لەگەل سەرۆکێ نوێ هەلبژارتی ئەمریکا جو بایدن ڕووپەلەکە نۆڤەدین کو هەر لە دەستپێکێدا ئەوی گوتبوو ئەمریکا پێگرên زەڵال هەنە لە هەمبەری ناتۆ. ناتۆ heta sala 2003 hat erêkirin ku hevpeymanî ji bo berhingariyên gerdûnî bişêwirin û gefên neçaverrêkiriyên wekî pandemiyan û guherînên klîmayê pêşbînî bikin. There are still contentious issues on the table. هشتا پرسگرێکê ناکوکبار li ser mêzê hene lê ev lûtkeya xaleka destpêkiriniye ji bo hizirkirinê dê bita sedem li hevkirina hevalbendan ku dê konsepteka nû ya stratîjî da li hev bikin ku ji bingeh da ew nexşereyeke ku ew dixwazin bi hevra pê rabin. Lîderên hevpeymaniyê vekşîna hêzên Amerîkî û NATOyê ji Efganistanê got û bêş kir ku 11 Septembera îsal hatiye biryardan. Biden li gel Erdogan li ser aloziyên di navber her du welatan da kom bû bi taybet piştî Enqerê sîstema berrevaniya Rûsî S-400 kirîn û piştevaniya Azerbaycanê kirî di şerê Nagorno-Qarabaxê de li gel Ermenya û operasyona leşkerî ya li Sûriyê 2020. Biden gel lîderên Yekêtiya Ewropa civîn pêk anîn berî ku li gel Putin li Cinêvê bicive. Dibêjin dema ku wî yariya topanê dikir ew hevrekekê jî hatî bû. وا چاوەڕان دەکرێت کۆبنەوەی لوتکەی نیوان جۆ بایدن و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین چیش بخاتە سەر پەرەپێدانی پەیوەندیەکانی نیوان واشنگتن و مۆسکۆ لەبارەی کۆمەڵی کێشە لە نیوانن هێرشەکانی سایبەری لەلایەن ئەو کەسانەی کە لە رووسیاوە کار دەکەن.
کۆبوونەوە پڕ بایەخەکەی ئەم هەفتەی سەرۆک جۆ بایدن لە ژنێڤ لەگەڵ سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتین تێیدا تاوتوێی کۆمەڵێک مەسەلە دەکرێت لەوانە زیندانیکردنی ڕابەری ئۆپۆزیسیۆنی ڕووسی ئالێکسی ناڤالنی ئەوەی گروپەکەی ناڤالنی دژ بە گەندەڵی بەم دوایانە لەلایەن دادگای شاری مۆسکۆوە بە ڕێکخراوە توندڕەوەکان ناسێندرا. هەردوو ڕابەری ئەمریکا و رووسیا گوتویانە پەیوەندیەکانی نێوانیان لە ئاستێکی نزمدایە. کاتی کۆبوونەوە لووتکەیەکە دەرفەتێکە بۆ سەرۆک بایدن هەتا بزانێت کە ئایا هەردوو وڵات دەتوانن پەیوەندیەکی زیاتر پێشبینیکرا و سەقامگیریان هەبێت. وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن ئاگاهیدا ئەگەر رووسیا بژاردەی درێژەدان بەکاری شەڕانگێزی و هەڵەشانە هەڵبژێرێت ئەوە ئێمە بە توندی وەڵام دەدەینەوە هەروەک ئەوەی سەرۆک پیادەی کردووە. کارنامەی سەرۆک بایدن هێرشە ئەلکترۆنەکانی ئەم دواییانە لە ئەمریکا لەخۆ دەگرێت. ئەو هێرشانی کرانە سەر دابینکردنی خۆراک و بنزین لەلایەن ئەو هاکارانەی گومانیان لێ دەکرێت لە رووسیادا بن. پێشبینی دەکرێت سەرۆک بایدن داوا لە رووسیا بکات هێرشبەرانی ئەلکترۆنی گومان لێکراوان ڕادستی ئەمریکا بکات. سەرۆک پوتین بە تەلەڤیزیۆنی دەوڵەتی رووسیای گوت مۆسکۆ ئەو کارە دەکات بە مەرجێک واشنتنیش ڕازی بێت هەمان کار ئەنجام بدات. بە گوێرەی ڕاپرسیەکی ئپسۆسی کەناڵی ABC ئەوەی لە دەمێکی پێشوەفتی ئەم مانگەدا ئەنجامیدا نزیکەی نیوەی هەموو ئەمریکایەکان دەڵێن ئەوان متمانەیان بە توانایی بایدن هەیە بۆ دانوستانکردن لەگەڵ پوتین. ژمارەیەک لە یاسادانەران دەپرسن کە ئاخۆ تەنانەت پێویست دەکات سەرۆک بایدن لەگەڵ پوتین کۆ ببێتەوە و دەپرسن کە ئایا هەنگاوەکانی سەرۆکی ئەمریکا هەتا ئێستا ناونی بە ئەندازەیەکی پێویست بوون بە تایبەت لە کاردانەوە بەرامبەر هێرشە ئەلکترۆنیەکان. پێویستە سەرۆک بایدن ئەوەی پیشانی پۆتین بدات ئەگەر پۆتین بەردەوام بێت لە ئەنجامدانی ئەم کارە ئەوە کاردانەوەمان بەرامبەر کارەکانت دەبێت. ئەوان لە مانگی ڕابردوودا بە ئەندازەیەک لە ڕادەبەدەر ئەم کاریان بەرەو هەڵکشان بردووە. سەپاندنی گەمارەوە کارێکی باشە بەڵام من پێم وایە کاتی ئەوە هاتووە دەست بە بیرکردنەوەی بەرپەرزدانەوەیان بکەین. پێشبینی دەکرێت بایدن و پوتین باز لە مەسەلە د کۆمبوونەوان لە بروکسلێدا سەرۆکی فرانسا ئیمانوئێل ماکرۆن و سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان کارکردنا لەگەل هەف گوتوبێژکردن ji بۆ ڕوبەڕووبوونا کێشەیەن لە سووریە و لیبیا لە گۆڕ نویسگەها سەرۆکتییا فرانسایê. کۆمبوونا هەردوو سەرکردایان تێ di demekê ku girjî û nakokî di navbera wan da li dor hejmarek mijar li pêşin. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarê niha parêzer Emran Mesûr biriya Skype ji Fransayê bi me re ye. Dem baş mamoste Emran فرانسیان کۆمبوونا ماکرۆن و ئەردۆغان چاوا خواند. بەێ سەرچاوە فرانسیا وەکەم زانن یانی گەلک گفتوگۆت هەن و گەلک ینی نەرازیبوون ji هەردوو ئالیا هەیژی ژالیە فرانسا و ژالیە تورکی ژی دێ ji بۆ پۆلیتیکا ئاگ چێ دەبێت لیبیا ji بۆ ئەو مرتەزەقی سووری دەرکەبن ئەوەیان مەلەفەکی گرینگە سەرەکەی ji فرانسیارە ژالیە دژی دێ تورکی وەکە بچاوکی پر پرس لە کوردی سووری نەرە گۆڕۆکە بگەن ماوێخوا افتش تعدیل بکه و دبینجی به اروپا و فرانسا پیشگرتیا کردات که سوریش برگو آلیکاریا شر دیجی داعش کرد ابدا ماچونی دیجی اف ملفات هنگی گیش هاتون گفتن لی براستی وکا میجه که هی وکا نخیاکی که هی د 45 قیده اگ سروک ماکرون به سروک اردوغان رو نشت تجاری ام نکارم بیجن تشتکی باش شویه حتى يعني ميديا فرنسيجي تشتكي باش نقول سيرفر روشتج برغو تي باوري وثيقات باردوغان نايج فرنسي ولد بينن تشنغو جالي كي تيجي يعني اردوغان كارم مسلمانتيه دريا كوميتي خوني ال فر العرضه فرنسا وكجمعياتها بكار اني بو بري شجمها يعني افكار يعني قش نعمده وفرنسا باشه كيكي عمران يعني فرنسا وتركيا دكارن لدور سوريا تشاوا هافريزي الهفكن دنافيرا هفدا بكن دمكي دا كوام دزانن ناكوكين وان لدارن فرنسي دنافا كواليسيون ناتويا دجي داعش دنا لسوريا لسر عردنا ونرازين اللي هبونا تركيا لوان هريمانو ام دزانن كو ماكرون جي قالك رخنت في درباري دا لاردوغان كرن تشاوا دكارن هافريزي كي لنافا سوريا بكن فرنسي حرين رازين جدر باسكونا تركي
لێ بڕاستی بەلکی رازی باناگنە ئەف چەکدارێ مسلمانتی ئەبێ ترکی هاتنە هەلبەت رازیبوونەك ئەمریکی هەیە ژێ دەستپێکێ ترکی دەرباسی سووری ببێ چێتر ژێرە عردا بگرێ ترکی ئیران بگرێش بەرگۆ ترکی حلفاناتۆ دەیە یان ژێ روس بگرن ئەفکارێ هەنێکی براستی دەبێ برەزە ئەمریکیان نەبرەزە ئەفرەنسیا لێ بەرێ ئەمزانیژی گە فرەنسیش ئەمریکانە لێوە ناشکردن ژالێکی دیژێ دە ئەمریکا بدلکی خورت ترکی رە مەکتوبی شاندنە گێ دەبێ دەڤ رووسیا بەردە و تێکە حلفێمەدە ئەمریکا بسەرەکە لە ئۆروپیاد نەرێ وەکە حەلیفێکی خورد نەکارد لێوان بهێرە و زانە پێ مەلەفێ پەنابەرە لەسەر حدودی ئەوروپا گەلکی خەتەرژ ئۆروپیارە و ترکی بیواری دیزیژی نابوونا مەبوونا ترکی و هەبوونا ترکی لە سووری و بدلێ ئۆروپیا با و بدلێ ئەمریکانە باژی هەگەر ئەv تغییرە دیمۆغرافی جعفرین چێنە با هەگەر ئەv چەکدارن مسلمان ئێرهاب ترکی نەشاندبا ji سووری نەشاندبا لیبیا و نەشاندبا ئەزربیجان ترکی وەکە قەوەتێک هێزێکی خورد پر ناتۆ تەسریحات هاتن و گوتن بەڕاستی ینی ji aliyê NATO bê ji aliyê serok Biden bê ji aliyê serok Macron bê birezayî hatî gotin vê derbê ji aliyê Tirkî de lê ev gişt kev warê atifiyetê de birastî nake warê tiştekî xuyanî li pêşiya çava çünkü wezîrê ê dîfaê ê yanî ê parastina a Tirkî jî tiştin gelkî xurt gotin dijî ê مرتزقی ایگ سوری شاندن لیبیا ایگ فرانسا دبین گرینگ درکوین جبر گو اوجد ببو عراق وک افغانستان رو لیبیا و زانم په گلکی لشکر فرانسی لسرعدا يعني باكوري اي افريقيا هنا افكار يعني گشت به وک گفت گوت وک بازار کې چه دبه اردوغان بری حساب خوکریه ملف حاضر کړنه ملف ای غازه لبحر سپیل دریا سپی ملف ای پنابرا لسر حدود اوروبا ملف خو علاقات خو بروسيا ملف اس 400 ملف اذربيجان ملف ليبيا افغش خستره هم برده لملف اجرانج تركي ملف كردايه پارێزەر عمران منسوور بریە سکایپ ji Fransa me re bi gelek spas bû dema te. کۆماری ئیسلامی ئیران هەر لەو کاتێدا مەزراوە و هاتووتە سەردەسەڵات هەر 4 ساڵێک هەڵبژاردنێک ئەنجام داوە بۆ لێکدانەوەی ئەم بابەتە کاک سەید هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاکە هێمن خۆشاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن جێوازی ئەم هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوودا چییە؟ زۆر سپاس هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی تا ئێستا هیچ کامیان دیموکراتیک نەبوو هیچ کامیان دیموکراتیک نەبوو هیچ کامیان ئازاد نەبوو بەڵام لانی کەم زۆربەی هەڵبژاردنەکان جەماوەری بوو پۆپۆلیستی بووە واتە ڕادەیەکی بەرچاوی بەشداری لە هەڵبژاردن هەبوو تەنانە دەگەل لە ترسان بێت بۆ وێنە ئاخرجار 4 ساڵ لەمەوبەر کە هەڵبژاردن بەڕێوەچوو سەر باخەوەیکە هیچ کام لە کاندیدەکان واتە ڕوحانی کە دوای بوو بە سەرۆکۆمار و ڕئیسی کە دوای بوو بە سەرۆکی دەستگای قەزایی هیچ کامێکیان بەدڵی خەڵکی نەبوون بەڵام زۆرینەیەکی 173 خەڵک دەنگی پێدان بەشداریان کرد لە هەڵبژاردنەکەدا لەبەرەوەی کە لانی کەم لە قوڵایی کارەساتەکە کەمکەنەوە ئەو جار وێ دەچێ ئەوەش نابێت وێ دەچێت ڕادەی بەشداریکردن لە خەڵک گاتە کەمترین ئاستی خۆی لە 42 ساڵی ڕابردوودا ڕەنگە ژێر 120 و ڕەنگە ژێر 125 ئەگەر ساختەکاری نەکرێت هەرچەند ساختەکاریش دوژوارە ئێستا وەکو جاران نییە لە ڕێگای ڕاپرسی جۆرا و جۆرەوە دەکرێت بڵانی کە خەڵک چەندیان بەژاری کردو ئەوەشان و بیدەمەوە کە 2 ساڵەوە پێشش کە هەڵبژاردننی پارلمان کرا کەمترین ڕادەی بەشداری تۆمار کرا کە خودی ڕژیم کوتی 140 بەڵام دەگوترێت ژێروی 130 بەژاران بەس کاکی من ئایا هەر کاندیدێک نوێنەرایەتی ڕوتێک یان پارتێک دەکات و کارنامە و پلاتفۆرمی جیوازیان هەیە و جیوازی ئەم کاندیدانە لەگەڵ ئەوانەی پێشووتردا چییە؟ بە هیچ شێوە ناتوانانی وەکو وڵاتێکی وەکو ئەمریکا کە دەبینی مەسەڵەن دوودانە حیزبی سەرەکی هەیە دەیان کاندیداتۆر سەرەتا لە ناو خودی حیزبەکەدا ململانە دەکەن
هەتا ببنە پاڵێتراوی یەکەمی حیزبەکەیان دوایی لە ساڵێک پێشترەوە هەموو کەس دەزانێت کە دوو کەسی سەرەتا سەدان لاپەڕە مانەفیز دەنووسن دەیدەن بەلایەنە سیاسەکانی دیکە یان بۆ بیرڕای گشتی لە ئێرانێک کەس نازانێت هەتا کوونێ هەفتەی بەر لە 2 هەفتە بەر لە هەڵبژارن کەس نازانێت چێ دەنگ دێنێتەوە چێ دەنگ نایێنێتەوە تەنانەت جاری وایە کەسی زۆر نزیکی لە دەسەڵات وەکو لاریجانی لە ئاخر دەقەدا وەلا دەندرێت ئەوانش کەت بە هەڵدەبژێدرێن و ڕێگەی پێدەدرێن کە بچن لە خۆکاندید بکەن تەنیا دەتوانن دروشم بدەن و هێندێک قسەی گشتی بکەن بەبێ دیتیل بەبێ پرۆگرام بەبێ دیارەکردنی قۆناغەکانیان ئەوەندەیە کە تەنیا دەتوانن زۆر بە توندی ڕخنە لە یەکتر بگرن لەسەر مۆزوعاتی کە حکوومەتیش بۆی دیاریکرد بەس جیازیکەیە کێ بباتەوە ئەگەر ڕێفۆرمیستێک تۆندڕەوێک سۆلگەرایەک و یاخود کەسێکی سەروەخۆ لانی کەم لە سەردەمی 1970ەوە کە خاتەمی بوو بە سەر کۆمار هەتا ئێستا زیاتر لە 5 سەر و کۆماری جۆراوجۆرمان بینیوە 5-6 هەڵبژاردن کراوە ڕێفۆرمیستیشان هەبوو بناژووییشان هەبوو معتەدیل و مۆدێڕیتیشان هەبوو بەڵام هیچ گۆڕانێک نەکراوە چون سیاسەتی ناوخۆ و سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لە دەست سەر و کۆماردا نییە ئەوە ڕێبەرە کە لە 1970 هەتا ئێستا 32 ساڵە بۆتە سەرۆکی یا بۆتە ڕێبەری یەکەمی ئێران ئەوە ڕێبەرە کە دیاری دەکا کە سیاسەتی ناخۆ سیاسەتی دەرەوە چ بێت هیچ گۆڕانێکی نەکراوە و هیچ هەڵبژاردنێکی بۆ ڕێبەر ناکردرێت کاکی من ژنانی ئیرانی هیچیان لە پیاوانەی ئیرانی کەمتر نییە زۆر ئازا و بەتوانان بەڵام بە هیچ هەڵبژاردننی کە کاندیدێکی ژنمان نەبینی و یاخود ئەم کاندیدانە چۆن دەڕوانە مافەکانی ژنان بەڵێ هیچ کات تەنانەت لە ئاستی کاندیدیشدانە بوون ئەوەش دەگەڕێتەوە بۆ قانونی ئەساسیە دەستوری بنچینەی ئێران کە باز لەوە دەکات کە سەر و کۆمار دەبێت لە ڕوجال بێت یعنی پیاو بێت هەرچەند هەندێک ڕێفۆرمیست و حەولیاندا کە وشەی ڕوجال یا پیاوەکان تعبیرکەنەوە بە دەکرێ ژنیش بێت بەڵام تا ئێستا بەکردەوە هیچ ژنێک تەنانەت بۆی نەبووە کە خۆ کاندید بکات بێ ململانە بکات چ بیا بۆی کە سەر و کۆمار من پێم وایە هیچ کامیان جیاوازێکی بیرو بۆ چوونیان نییە بەنسبەت مافی ژن ڕەنگە هەندێکیان بە سەراحەت باز لە پێشێلکاری مافی ژن بکەن و بە ئاسایی و یاسایی ناوبەرن هەندێکیان بێدەنگی لەسەر بکەن دەنا بەنسبەت مۆزوعی ژن هیچ فەرقێکان نییە کاکی من بە کورتی فاکتەری سەرەکی لە دەنگدانی ئەم جارەدا چییە؟ دەنگدان بەشداری نەکردن یعنی بەرچاوترین فاکتۆری ئەو هەڵبژاردنەی کە ڕۆژی جومعە بەڕێوەرەچێت ڕادەی مێژوویی ئەو کەسانەی کە حاضر نین واردی ئەو شانۆگەرێ بن و بەشداری نەکەن ئەوە دەبێتە شتێکە لەسەر ئەم هەڵبژاردنەدا دەمێنێت باشە هێمنە سەیدی لێ کۆڵێر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس سپاس بۆیەوەش زارۆکên Efrînê ne tenê ji derfetên perwerde û şabûna zaroktiya xwe bêparin lê ew rastî dijwariyên jiyanê jî dibin û pêwîst e demên dirêj kar bikin ji bo piştgiriya malbatên xwe. Raporta peyamnêra me li Efrînê ronî dide ser rewşa zarokên Kampa Şehbayê. Tengiya aborî ku derbiderên Efrînê li penagaha Şehba têda jiyan dikin, hêştiye pir zarok ji neçarî tevlî kar bibin. Mustafayê 13 salî ji ber ku bavê wî nexweş e dibistan berdaye û bi kêmî $2 di hefteyê de dixebite da ku hin pêdiviyên malbatê dabîn bike. Em gun bîn em dişî metebê dar em xana ew tiştî bê em digotin meteb em axir tilî zêtinî mehebî derê mehebê em tiştî nedixetin. Em dim derê em vê em nikane em metebê کاس مار پر نوشینه آمده شغل آوان خودنارم دخینن آخود خلا دبم. ادم آن نقاط دخینن از نظام تشکی ناتا. هرچی خاص کار کردن نگنجوی تمن زاروکانه و نبدل خودین وانه. کدو خازن زاروکن وان نرمال بجین. لیبلج بود بارا جیان نچار دبن. کو زاروک جی پیرادا دکفن کار. چمکی تو معلومل که وان نمایه و دا هاد جی کمن. قدك زورك خوش بيرك اليوم مثلا بري هابي دشين دليستان حديقه وهابين درابين ما دشين ليسكندول وبر درك كيف هابي ما ذكرن ذكروا البدايه تنايا البدايه يجيبوا لي تجيب شغله غير الشغل تنايا يعني ورا قد نوقو هلو فيديك ورا بشغل نحرمه يعني ما حيوت
يعني ما نادي قال بلا وقتك نو ببينن يعني فو دانكرنو فو يشوغا يعني معناه وقتك نويا کارکردنا زاروکان نه تنه وان ji dibistanê dûr dixe lê belê bandorên derûnî û tendirûstî jî li wan dike ku di şert û merjên nesaxlem de dimînin û li gor temenê xwe yê biçûk najîn. Lewma gava ku neçarbûna kar bidûme divê hişyarkirin jî hebe. ایش خوندنی دردخه درباز کردگی گرک دیسو توعیه که به خطری ویتشتی لانه تمنک وی بچوکه شون اولی دبستونه به و اولی تربوی به و بین کنترلی ملبتی به خاصة ساعات العمل جی برا يعني سبي دارن جرا ايفوريتين بين كنترولي ملبتي درد كافي بين كنترولي انسانك ايكي كور بعلمينا يعني افجي بروستي خطرك سر زارو كدما Di roja jîhanî ya rûbirûbûna karkirina zarokan de zarokên efrinê derbeder û xwediyên wan bêçare ne. Ew ne tenê ji cih û warê xwe dûr in lê belê bi gelek dijwariyan re rûbirû ne. Ku li şûna zarok fêrî mûzîk û wênesaziyê bibin ew dikarin zehmet de dixebitin. Newrûz Reşo dengê Amerîka لەسەر ڕێگای گشتی و یەخود ئۆتۆبانی 33 پیاوێک لە ساڵانی هەفتەکانی تەمەنیدا گەراجێکی هەیە پێدەویستیەکانی ئامیرەکانی ناوما بە خۆڕایی بەو کەسانە دەدات کە سەردانی دەکەن. هەر کەس ڕوو لەم شوێنە بکات بەدەستی خاڵی ناڕواتەوە 15 ساڵە ژیانی خۆی بۆ خەڵک تەرخان کردووە ئەو خۆی بە فەرمانبەری خودا دەزانێت ڕۆژانە وەک هەر کارێکی تر زیاتر لە 10 کاتژمێر لە گەراجەکەیدا سەرقاڵە. من لە خزمەتی خوددام نەوەک خەڵک هەندێک جار خەڵکی تریش دەخوازن کاری لەم چەشنە بکەن بەڵام بۆ نایکەن خەڵکن سەردانی ئێرەیان کردووە و لە ئوسترالیا و کەنەدا وەک ئێرەیان کردوێتەوە. لەم سەردەمی ڕاکەڕاکەیە بە دوای ژیاندا دەگمەنە خۆ یەکلایکردنەوە بەم شێوەیە لە ماڵەکەشیدا شوێن خەوەکەی ڕوونی یەکاتەوە ژیان لە سەردابێکدا و ژووری نووسنەکانی بۆ لێ قەوماوەند داناوە. دێن بۆ ئێرە هەرچیەکیان هەبووە لە دەستیان داوە یارمەتیان دەدەم و جێگەیان دەکەمەوە بەڵام بۆ مەرجەی کار بکەن و ماوەیەک لێرە پارە کۆ بکەنەوە تا دەتوانن پێشەکی خانوو بدەن و شوێنێک بەکرێ بگرن ئەو سا لێرە دەڕۆن. شارن کچێکی خەڵکی مەکسیکا یەکەم جار سەردانی ئەم شوێنەی کردووە ئێستا کۆمەکێکی هێناوە دوای بیرروڕاکەی ئەم سۆفیە کەوتووە لە خەڵکەوە بۆ خەڵک. بەڕاستی سەرسامی کردم کە چۆن ئەم کارەی گرتوۆتە ئەستۆ ئەو هەموو شتانە کۆ دەکاتەوە و گرنگیان پێدەدات. جاری یەکەم کە هاتم سەرقاڵی پاکردنەوەی قاپ و کەرەستەی تر بوو باش شتەکان ئامادە دەکات تاوەکو خەڵک بە خۆڕایی بیان بات. لە وڵاتی گەورەدا کێشەی مرۆڤەکان گەورەتر و ئاڵۆزترن تەنیا بوون یەکێکە لەو گرفتانەی دەبنە هاوڵی زۆر کەس خەڵک تەنها بۆ ئاڵوێرکردن و بەخشین ڕوون لەم گەراجە ناکەن. خەڵکێک دێنە ئێرە بۆ ئاڵوێرکردن خەڵکێک هەست بە تەنیایی دەکەن دەیانوێت قسە لەگەڵ کەسدا بکەن و کەسێک گویان لێ بگرێت من ئامادەم هەموو کات گویان لێ بگرم. شوێنی خەو و شوێنی کار بەو کارتۆنانە تەنراوە بە شێوەیەک کەلوپەلەکانی ڕێخستووە ڕوونە کاری زۆریەوێ هەموو کات ئاسوودەی ناخ بە ئاسانی دەست ناکەوێت ئەو دەڵێ ئاینم نییە بەڵام خۆیەک دەناسم هی هەموو مرۆڤایەتیە. هیچ پارێک بۆ خۆم هەڵناگرم خوددا نەیوت و ئەگەر پارە دەست نەکەوێت ئیتر هەست بە خۆشی ناکەیت من فەرمانبەری خوددام ئەو ئاگای لە من دەبێت. شوێنەکەت جێ دێڵیت وەلێ خەیاڵدانت پیاوێکی سۆفی ئاسا پڕی دەکات لە بەهای مرۆڤایەتی لە سەردەمێکدا کە ژیان لە ئەوجی ئاڵۆزیدایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری پێنلێر ویلایەتی ڤێرجینیا. کۆمەلەیە ژینگەهێ یاوانێ چەفدەر و پلاتفۆرما ژینگەها ترکیە di roja cîhaniya ژینگەهێدا xwest ku hin çavdiriyan li ser çemê erdîş bikin û raportekê li ser pîsbûna ژینگەhê amade bikin lê ew ji aliyê hêzên ewlekariyê ve hatin bendkirin. Li vî çemî koçberiya masiyan îsal bi awekî lezgîntir bû. Komeleya çevder nîşan bi wê yekê dide ku avakirina bendan û kêmbûna ava çeman û pîsbûna ژینگەhê sedemên vê rewşê ne. ژینgeha navdariya bajarê Wanê ku stran û kilamên Kurdî xemilandiye,
نه به قریجبونه و روبرومایه. بحراوانه چمو روبارن وی باجاری هر دچه قریشتر دبه. کمالا جنگه هاوانه چف در و پلاتفورما جنگه ها ترکیه به مبستا 5 حزیرانه روژا جنگه یا جیهانه خواست لباجارو که اردیشاوانه هن چاودریان بکه و لسر قریجبونا جنگه راپوره که آماده بکه و به دزگه راگهاندن را پار بکه. لأوج آلین هزین اولکاریه و هاتن استن کرن. هزین اولکاریه سدما دستورندایینا چالکیه بریارا والتیا وانه که اف 5 سالن خو پیشاندان و داخویانیا قدخد که نیشانده. جبروی چف دریجی لآواهی کمالا خواه پرس کنفرانس اکساس کرد. Aslanga ku hatiye dananên jî pêşemeda zaten ew bû ku em nebînin û em nîşa çapemeniyê nedin. Ji bona hindê net bi tinê Emniyet Müdürlüğü veya em bêjin jandarmê ev tedbîre standibû, ew tedbîr bi destê waliyê wanê hatibû standinê. Dema endamên çevderê li ser çemê erdişê çavderiyên xwe dikirin hat dîtin ku koça masiyên wanê îsal zû qediyaye. Aslan wek sedema vê rewşê çêkirina bendavan, kêmbûna avê û qirêjbûna çeman nîşan da. Ew îklîma hatiye guhorinî bi destê insana tête guhorinî. Ew çemû robarê ku hesil ser têne çêkirin. Ew xwezaya ku bi rojana tête tahrîb kirin. Ew jî îklîma vê welatê guhorîtin. Çemê wê av pêda nayêtin. Ew ava têtin jî bi jahriya zehra yani hem lam têtenav hem jî gele yek qirêje neparzandin tête dadkeftenava behrewanî da. Aslan herî dawî bangewaziya rûnişvanên wanê kir û got ku jîngeha bajarê xwe û welatê xwe biparêzin. Gelê wanê xwecihiyê vê welatiye. Li vê welatê dijîtin hem bayê wê hem ava wê hem xwezaya wê hem ihtiyaca vê welatê pê heye. Li welatê xwe xwedan derbikevîtin. Ev jî bangewaziya min e 100% cihê ku gel lê bijîtin bête tahrîb kirin ew gel gerek li xwezaya xwe xwedan derbikevîtin. Hêja bîrxistinê ku netewiyên yekgirtî di sala 1972 da li paytexta İsveçê 5 Haziranê wek roja jîngeha cîhanê qebûl kiriye û her sal di vê rojê da ji bo balkişandina ser parastina jîngehê çalekî tên li darxistin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Belê bînerên hêja bajarê Wanê yek ji bajarên Kurdanên herî ciwan e bi rastî bi xwerist û keş û hewa xwe mixabin ku wiha pîsbûn lê çê dibe û pêwîst e bi rastî ku desteladar vê yekê bala xwe bidin ser bawayekî rasterast çareser bikin. Em dizanin guhertina keş û hewayê li cîhanê tev de bûye pirsgirêkek lê dema ku destê mirov jî têde hebe wê demê rewşîn xerabtir dibe û tenê kesê ku ziyanê dibînin ew kesên sivîlin welatiyên bajarê Wanê ne. Bajarê Wanê bajarekî ciwan e bi xwerista xwe bi hêviya ku ew her wiha bimîne. Li vir Kurd Connection îro bi dawî tê ta cara bê her şad û bextewar be.